بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتتان شاد بەخێر بێن بۆ بەرنامەیەکی نوێی ژیانی ژیرانە. ساڵانە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە 800,000 ماشێن دەدزرێن. هەرچی جۆمرە ماشێنێک لێ دەخورید ئایا هاندا سفیکی ساڵی 1991 یاخود هاندا ئەکۆردی 1994 ئەو جۆرە ماشێنانە دیار نین یاخود بریقەدار نین، بەڵام زۆر جار دەبنە مایەی دزینیان. لە بەرنامەی ئەم جارەماندا باس لەوە دەکەین چۆن دەتوانیت چەند هەنگاوێ بگریتە بەر بۆ ئەوەی ماشێنەکەت نەدزرێت. لە ماوەی چەند چرکەیەکدا ڕەنگە ماشێنەکەت بدزرێت. ماشێن دزەکان نەک لەبەر ئۆتۆمبیلەکە بەڵکو لەبەر پارچەکانی ماشێن دەدزن کە زۆر جار پارچەی ئۆتۆمبیل زیاتر دەکات وەک لە ماشێنەکە خۆی. بۆیە تا ئۆتۆمبیلەکە کۆنتر بێت ئەوە پارچەکانی گرانترە. دانانی یەک ئامێری ڕێگەگرتنی دزینی ئۆتۆمبیل بەس نییە، هەڵبژاردننی چەند ئامێرێکی جۆرا و جۆر ڕەنگە کاریگەری هەبێت بۆ ئەوەی ماشێنەکەت نەدزرێت. بۆ نمونە ئامێرەکانی لۆککردنی سوکان یاخود تایە کە بە ئاسانی ڕێگر نییە لە بەردەم دزەکە چەند پارچەیەکی ئۆتۆمبیلەکە نەدزێت. بەڵام ئەگەر سیستەمێکی ئاگاهیکردنەوە لە ئۆتۆمبیلەکەتدا هەبێت، ئەوە کارێکی سەخت دەبێت ئۆتۆمبیلەکەت بدزرێت. یاخود ئامێری ئەلەکترۆنی هەیە دەتوانیت لە ناو ماشێنەکەتدا دای بنێت، کەم ئامێرە پاشان پۆلیس ئاگادار دەکاتەوە لەوەی کە ماشێنەکە دزراوە. یاخود دەتوانیت ئامێری GPS لە ناو ماشێنەکەتدا بنێت، ئەوەی دەستنیشانی شوێنی ئۆتۆمبیلەکەت بۆ دەکات. وەگەر دەزانیت ماشێنەکەت لە شوێنێک ڕادەگریت کە گومانت هەبێت بدزرێت، ئەوە هەندێ پارچەی ئۆتۆمبیلەکە دەربهێنە کەوا بکات ئیشی پێنەکرێت. لا بیریش نەکەن ئەوانەی ماشێن دەدزن فێڵیان زۆرن و بە گرج و کۆڵانەش ئەو کارە ئەنجام دەدەن. بۆیە کاتێک چاو لێبوو ماشێنەکەت دەدزرێ خۆت مەکە بە قارەمان، بەڵکو کلیلەکانتیانی بدەرێ و دواتر پەیوەندی بە پۆلیسەوە بکە و ئامادە بە بەوردی باسی ڕووداوەکەیان بۆ بکەیت. بینەرانی بەڕێز، بەم جۆرە هاتینا کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانەی ئەم هەفتەیە. هیوادارم ڕاو بۆ چوون و پێشنیارەکانتان لە ڕێگەی ئیمێڵەوە بۆم ڕەوانە دەکەن. ناونیشانی ئیمێڵی من nzada@voanews.com. تا بەرنامەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن. خواتان لەگەڵ.